پارتی گرێکوێرەی بەردەم پێکەنانی حکوومەتی پێناکرێتەوە و هەڕەشە لە یەکێتی دەکات. وەزارەتی دارایی عێراق لەبارەی دەرماڵەی مامۆسایانی هەرێمەوە بڕیاریدا چوارچێوەی هەماهەنگی لیژنەیەکی بە سەرۆکاتی مالیکی بۆ دانووسان لەبارەی پێکەنانی حکوومەت دروست کرد. ئەندامێکی دەستەی کارجێڕی مەکتەبی سیاسی پارتی ڕاگەیاند دەست پێشخەری هەبوو لە هەڵبژاردن لەگەڵ یەکێتی پێکەوە بەشداری بکەین کە نەکرا بە زیانی کورشکایەوە و کوردەنگی بەتایبەت لە کەرکووک کەمی کردو. هەر ئەو ڕێک نەکەوتنەش ئێستا پێکهێنانی حکوومەتی هەرێمی دواخستووە. هۆشیار زێباری ئەندامی دەستەی کارجێڕی مەکتەبی سیاسی پارتی لە چاوپێکەوتنێکی لەگەڵ میدیای نزیک لە پارتی ڕایگەیاند دەست پێشخەری هەبوو لە هەڵبژاردن لەگەڵ یەکێتی و تەنانەت لەگەڵ لایەنەکانی دیکەش پێکەوە بەشداری هەڵبژاردن بکەین، بەڵام نەکرا. بەو هۆیشەوە کورد لە کەرکووک بەتایبەتی زەرەری کرد. وتیشی ئەگەر یەکێتی هەنگاو ننێت باشترین بژاردا دووبارەکردنەوەی هەڵبژاردنەوە و ڕێگەی ترمان نییە. پێکنەهێنانی کابینەی نوێی حکوومەت ژمارەی پێوانەیی شکاندووە. ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆسایانی کوردستان ئاشکرای کرد بە پێی ڕێنماییەکانی وەزارەتی دارایی عێراق زیادکردنی 150,000 دەرماڵەی مامۆسایان وەزارەتی پەروەردەی هەرێمیش دەگرێتەوە. ئاماژەی بۆ ئەوەش کرد موچەی مامۆسایان لەلایەن حکوومەتی عێراقەوە دابین دەکرێت و ئەگەر ڕێکەوتنی عێراق و حکوومەتی هەرێم لەبارەی پرسی موچە و داهاتی نانەوتی و نەوتەوە بەردەوام بێت ئەوە ئەو بڕەپارەیە بۆ هەرێمیش خەرج دەکرێت. جەختیش دەکاتەوە بڕیاری خەرجکردنی ئەو دەرماڵە زیادەی کە بڕەکەی 150,000 دینارە لە چوارچێوەی بودجەی ساڵی 2026دا بۆ مامۆسایان و فەرمانبەرانی پەروەردە خەرج دەکرێت. هەوڵەکانی پێکهێنانی حکوومەتی عێراق بەردەوامە و لەو میانەیەشدا چوارچێوەی هەماهەنگی هەریەک لە نووری مالیکی، هادی عامری و فەڵح فەیاز بۆ دانوستانەکانی پێکهێنانی حکوومەت ڕاستپات. عەلی دفاعی وتەبێژی ئەنجومەنی باڵای ئیسلامی کێکێکە لە پێکهێنەرانی هاوپەیمانێتیەکە وتی شێخ هومام حەموودی بەڕێز عەمار حەکیم و ئەندامی لیژنەی دیاریکردنی کاندیدی سەرۆک وەزیرانن.